شامانية مليان جماني خشكاني سي صادق بشكر وردو بانقواز امصالي شوكو سالاني رابردو كبيان جم سال معنا امصال كتايم عن هنا بهرسي خلي لبركردني سورة الحجرات بتفسير وتجريد وباشان لبركردني جزء عما وباشان يجبرنا على تشاو قشكان سلطقاني في غنبر صلى الله عليه وسلم نجلنا نشاني من دالي مسلمان تشي داليت سپاس بخوای گەورە سەڵ و دە قوتابی بەشدار بوون لە ئیمن ئاڵان ڕێژەیەکی باش لە قوشکانیش بەشدار بوون لە جوزی عەمە و حجوراتە ڕێژەیەکی باش لە حجورات بەشدار بوون سپاس بخوای گەورە ئێمە خەڵات دەدەین بە یەکەم و دووەمی هەر سێ بەشەکەمان و ئینشەڵڵا بەردەوامیش دەبین ئەمە کۆتا ساڵمان نابێت و یەکەم ساڵیشمان نییە. من زۆر دڵخۆشم بەم خولانە لەبەر ئەوەی مامۆستاکان میهرەبانن لەگەڵمدا و زۆر خۆشیشە کاتێک تۆ شت لەبەر دەکەی لەگەڵ ڕێفەکانتە. حەزەکەم هەموو ساڵێکە مەکتەب نییە ئەو خولە هەبێ بۆی کە ئێمە بەتاڵ نەبین لە ماڵۆ دانیشتین. فێری عەرەبی بووم لە تەجویدا بۆ ئەوەی کە چۆن